بەڵێ دەچینە کۆتا تەوەری پرۆگرام باس لە ڕۆژی جیهانی کەمەندامان دەکەین دیارە ڕۆژی جیهانی کەمەندامان خۆی 3/12 بەڵام لەبەر گرنگی پرسەکە ئەمڕۆ باس دەو بابەت دەکەین دیاریکردنی ئەم ڕۆژە هۆکارەکەی چی وەروەها چ کارێک کراوە بۆ هاوکاریکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەوڵەکان چین لە هەرێمی کوردستان بۆ هاوکاریکردنیان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز سامان حسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستانمان کردووە کاک سامان بەخێراتی زۆر سپاس دیارە کاک سامان با بڵێن ڕۆژێک تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەستنیشان دەکەوت کە بەیانی 3/12 ڕۆژ کەسانی خاوەن پێداویستی تایبەتە دیاریکردنی ئەم ڕۆژە گرنگەکەی لە چیدا و خۆی لە چیدا دەبینێتەوە هۆکارەکەی چی؟ بەر لە هەموو شتێ پیرۆزبایی ڕۆژی جیهانی کەمەندامان لە هەموو کەمەندامانی جیهان و عێراق و کوردستان بە تایبەتی یەکەم ومێدەکەم ئەم ساڵی نوێ ساڵێکی پڕ خۆشببختی بێ ساڵێکی پرڕۆژە بێت ساڵێک بێک بۆ کەمکردنەوەی نەهامەتی و ئازارەکانی کەمەندامان بتوانین ئەو چەند ساڵی کە لە کاری ڕێکخراوە یا سەرفمان کردووە بەرهەم بێت و کەمەندامان دڵخۆش بکەین کە سپاس بخوازەوە دڵخۆشین وە کۆمەڵشت بەڕێوە ئینشەڵا بتوانین ساڵی ئایندە جیاوازتر لە هەر ساڵێکی تر کۆمەڵە پرۆژە ئەنجام بدەین دیارە لە نەتەوەیەگرتوەکان قسە و باسی زۆر کرا لەسەر چین و توێژەکان کە پێویستە ڕۆژی تایبەت بە خۆیان هەبێت ئەم ڕۆژەش تەنها ئەوە نییە ڕەمزی یا لە ڕێی ڕاگەیانەکانەوە ڕۆژێکە بێت دیارە هەموو ڕۆژێک ئیتیفاقێکی بە دووادادێت لە ساڵی 92 بە کۆی دەنگی ئەندامانی نەتەوەیەگرتوەکان بڕیارێکرا کە 3/12 هەموو ساڵێک بکرێتە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت لە دنیادا و دوای ئەوە ئیتیفاقێک دەرکرا ئەم ئیتیفاقی 50 مادەیە ئەتوانی بڵین جەوهەری ئیتیفاقەوەی کە یەکسانی نێوان کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی ناخاوەن پێداویستی تایبەت کەمەندام و ناکەمەندام و دوای ئەوە ڕێخستنی ژیانیان لە هەموو بوارەکانە ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری هوەری سەقافی دوای ئەوە خوێندن تەندروستی هەموو ئەو پێویستیانی کە لە ژیانە پێویستە بۆ مرۆڤێک ژینگە گونجاندنی ژینگە کە زۆر زەرورە هەموو ئەمانە باس کراون ئیتیفاقەکە ئازادە هەر کەس ئەتوانێت بەشداری تیا بکە بە سوپاسەوە جەنابی مام جەلال بە ڕەحمەت بێ کاتێک کە سەر و کۆمار بوو ئیمزای لەسەر کردووە کە عێراق پەیوەست بێ بۆ ئیتیفاقیەوە بۆی کە بتوانێت بەشدار بێت لە هەنێک کۆمەڵی بڕگە و مادەیە کە بتوانێت بۆ خاوەن پێداویستی تایبەت بیکە ئەمە ژوای کرد کە ڕێکخراوەی دەوڵەتیەکان زیاتر گرنگی بە کەمەندامانی عێراق و کوردستان بدەن ئەم ڕۆژە لە هەموو دنیادا کە بەیانی 3/12 ڕۆژی جیهانی کەمەندامانە بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر ئەگەر ببینی لە سەرۆکی وڵاتەکان سەرۆک وەزیران سەرۆکی پەرلەمان جگە لە پیرۆزباییان ئەچنە نێو کەمەندامان ئەچن نێو پەیمانگاکان ئەچنە نێو ڕێکخراوەکان کێشە و گیر و گرفتەکان هەموو ساڵە کۆمەڵی بڕیاری نوێ دەرەچێت لەم ڕۆژەدا بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆی ژیانیان باشتر بکرێن ئێمەش ئومێد دەکەین کە بتوانین لەم ڕۆژەدا خۆمان و کویچێتی کەمەندامان بە سپۆنسەری ئاسیاسەڵ چالاکیێکی گەورەمان بەدەستەوەیە چاوەڕوانیەوەنی ئینشەڵا جەنابی کاقوبات ئیشەکە سەرپەرشتی بکات و بێت ئەی ژۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە کەسی دووەمی حکوومەتە بتوانێت پشتیوانی خۆی و بڕیاری تازە و بەردەوامی خۆی بۆ خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان بکات. زۆر باشە کاک سامان لە دواتر باسی ئەو کار و چالاکیەکەن کاو بڕێوە سبێ بەڕێوە بچێ بەڵام دەمێ بە شوازێکی گشتی تۆ لە هەمووان باش ڕاگات لە دۆخی خاوەن پێداویستی تایبەتە لە هەرێمی کوردستاندا دەمێ بزانم دۆخەکان چۆنە باشیانیان دەڕوات ئەوەی کە پێویستیان هەیە هاوشەوی وڵاتان لەبەردەستا هەیە بەداخەوە نەخێر بەداخەوە وەزعی کەمەندامان زۆر خراپە بەڵام ئەیتر ئەم خراپیە هەر ئەوان نین بەڵام ئەوان زۆرترین خراپیان بەرکەوتووە بۆ نمونێسە فەسلی سەرمایە زۆرێک لە کەمەندامان بەردەوام تەلەفۆنەکەن بۆ نەوت بەداخەوە بە سەدان ماڵ هەیە نەوتی نییە بە سەدان ماڵ هەیە نانی نییە ڕاستە ئەمە ڕەنگە بە دەوڵەمەنێک بە دوان چارەسەر نەکرێ ئەمەکو حەبێکی موسەکین وایە لێ ئێ سەر ئێشەیە کە فترێک نامێن و دواتر هەڵەیاتەوە بۆ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێم بەڕاستی ئەو یاسای ژمارە 22 کە هەمانە بە فعلی تەفعیل کرێ ئیدی کاتیەوە هاتووە وەزارەتی کار و ئەنجومەنی وەزیران ڕێبکەون لەسەرەوەی کە 100,000 و 150,000 بەشی کەمەندام ناکات ئەبێ ڕێبکەون لەسەرەوە ئەبێ موچەی کەمەندامان زیاب کرێت بە خۆشحاڵیەوە من بەڵێنێکم وەرگرت لە کاقوبات بۆ دابینکردنی کورسی کەمەندامی سوپاس بۆ وەزارەتی تەندروستی و جەنابی کاک دکتۆر سەباح زۆر هیلاک بوو لەگەڵمان دکتۆرە سابات
هزار کورسی کەمەندامی وەرگرت ئەتوانین ئێستا بڵێ لە سلێمانی و لە هەڵەبجە و لە مەنتیقەیە بە تایبەت هیچ کێشێکمان نەماوە بۆ دابینکردنی ئامێرە یارمەتی دایرەکان چه کورسی کەمەندامی چ کورسی تەوالی چ دارشەق ئەمەی چێکە لە گرفتە گەورەکان بەڵام کێشەی ترمان هەیە لە ڕووی ئابووری کە موچەکە زۆر کەمە کێشەی ترمان هەیە لە ڕووی ژیانی ڕۆژانەوە کەمەندامان برسین یا با بڵێن بێنەوتن یا با بڵێن بێ زۆر سەرەتاین کە ئەبێ ئەنجومەنی وەزیران ئیشی لەسەر بکە بەڵێ بەڵام ئێستا ئەوەی کە خۆشبەختیە من دایم پەیامێکم هەبوو وەکو ڕێکخراوەکەی خۆم وەکو سامان کە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەر سێ سەرۆکایەتێکە بە فعلی قەزەی کەمەندامان وەک قەزەیەکی گرنگ وەرگرت نەک وەک قەزەیەکی لاوەشی چۆن توندوتیژی ژنان کە دێت ساڵانە چالاکی ئەکرێ سەرۆکی هەرێم قسەی لەسەرەکە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان وەزیرەکان من ئەمە بەبەسمە کەمەندامان کە هاو هەمویان قسەی لەسەر بکەن بە فعلی بڵێن چونکە بۆ لە جیهانە زیاتر لە 1 ملیار کەمەندام هەیە پێتوانێت کاک سامان بابەتەکە لەوە دانیە کە بۆ نمونە بەرپرسانی هەرێم قسەی لەسەر بکەن دەبێت کار لەسەر دۆخی خاوەن پێداویستە تایبەتەکە کاتێک کە تۆ قسەت لەسەر کرد ئەیکەی بە قەزێ لە لای خۆت بەڵام ئەبێتە قەزێ لە لای تۆ کە تۆوتی کەمەندام کێشەی هەیە کێ ئەم قسەیەکە سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان هەر ئەوانەشن کە بڕیار بەدەست و دەسەڵاتداری ئەم وڵاتەن مادام قسەیان لەسەر کرد ئەبێ هەنگاو بنێن بۆ چاکسازی مادام هەنگاویانە کەواتە قەزەکەت بوو بە قەزەیەکی گشتی بوو بە قەزەیەکی گرنگ وەکو توندوتیژی یاسای زیاتری بۆ دەرەچێت یاساکەت هەموارەکرێتەوە بە پێداویستی ڕۆژ کارەکانە بۆ ئاسان دەکرێت بۆیە بەڕاستی ئێستا جێی خۆشحاڵیە کە هەنێک بەرپرسی گەورە هاتوون کە قسە لەسەر قەزەی کەمەندامانەکەن چونکە بەڕاستی ئێمە زیاتر لە 100,000 کەمەندام هەیە لەم 4 شاری هەرێمی کوردستانە لە هەرێمێکی بچووکە 100 بۆ 120,000 کەمەندام بەڕاستی ناکرێ ئەمە فەرامۆش بکرێن و ئەرکی ڕێکخراوەکانیشە ئەم قەزەیە بە زیندوێتی بهێڵنەوە بیهێڵنەوە کە بەڵێ قەزەیەکی گرنگ هەیە بابەتێکی گرنگ هەیە پێی ئەڵێن خاوەن پێداویستی تایبەت پێی ئەڵێن کەمەندان پێی ئەڵێن هەر شتێک بەڵام ئەبێ قسەی جدی لەسەر بکرێت باشە کاک سامان قسەکانی پێشتریش ئاماژەت بەوەدا کە بەڕێز خوبات تاڵەبانی کەلوپەل و پێداویستەکانی کەمەندامانی وەکو ئامێر دابین کردووە لە هاوکات لە بێڵێنەکانیشە ئەوەندەی من ئاگاداربووم بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد لە ڕابردووە بازەوە بکە هەوڵ دەدرێت بۆ دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەوڵەکانی تایبەت بە دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بە کۆگەیشت بەڵێ سوپاسانەکەم دیارم من دوو بەڵێنم وەرگرت لە کاقوبات لە هەڵبژاردنەکانە هەرچەند بڕواتان بێت هیچ پەیوەندی بە هەڵبژاردنەوە نەبوو و خۆشی پێوتمتی باسی نەکەیت با نڵێن ئەمە بانگەشەی هەڵبژاردن یەکەمیان دابینکردنی 1000 کورسی ڕۆژگار هاتە پێشەوە بەڵێ باس کرا بەدا من خۆم باسم کرد وتم ئەمە وەفایەکە بۆی کە ئەو ئیشەی کردووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم من لا یشکر الناس لا یشکر الله هەر کە سوپاسی ئینسانەکانەکە سوپاسی خواش ناکە من لەسەر ئەو بەرنامەیە ئەڕۆم بەڕاستی یەکەم دابینکردنی 1000 کورسی بوو کە وەرمانگرت 1000 کورسەکەمان وەرگرتووە کە ئێستا هیچ کەمەندامێ نییە لە هەڵەبجە لە سلێمانی و ئەگەر هەش بێ لەم ڕۆتوانە بێتە لای ئێمە پێویستی بە ئامێرێک بێ و نەبێ بچێت لە بازار بیکڕێ ئەمێک مەسەلەی شوقەکان لێرەوە زۆر سپاسی کاخوبا دەکەم کە هەتا ئەم ڕۆژ لەسەر خەتە لەگەڵمانە و زۆر سپاسی سەرۆکی شارەوانی کاکتوانە ئەەکەم زۆر هیلاک بوو لەگەڵمان و کاعەزی سەرۆکی وەبەرهێنەران بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی کوردستان ئافەرم بۆ ئەو دوو پیاوە کە ئیشەکان بە ئەنجام گەیان سپاس بەخوا زەویەکەمان وەرگرت زەویەکی زۆر باشمان وەرگرتووە کە 37 دۆنمە 1000 یەکەی نیشتەجێبوونە کاک حاجی بەهادین بۆمانەکات 240 شوقەی لەم 1000 یەکەیە کە ئەمە لە مێژووی عێراق و هەرێمی کوردستانە ئەمە یەکەمین جارە 240 شوقە بەبێ بەرامبەر بەبێ پێشەکی بە کولفەی تێچوو لەسەر موچەی کەمەندامی کە 100,000 ئەدرێ بە کەمەندامان یعنی ڕەنگە مانگی 20,000 بە مانگی 30,000 بە کە شوقەیەک بای ڕەنگە 100,000 دۆلار بێت وەکووە بەرهێنەکەڵێ کاک سامان بۆ شێوازە دروست دەکرێت بە فول کوالێتی بە فول کوالێتی لەگەڵ پێداویستی کەمەندامانە ئەگونجێت جەنابی مامۆستاعەتا و کونوێری کاک خوات لەسەر خەتە بەردەوام یعنی هەموو جارەوە بەرهێنەکە لە کاک سامان من 12 میلیۆن دۆلار بە 20,000 کەمەندام نایەتەوە جێگا ئەمە شتێکی قیامەتیە کردومانە بۆیە دووبارە سوپاسی کاقوبا دەکەم سوپاسی وەبەرهێنانەکەم سوپاسی شارەوانی ئەەکەم ئەندامانی ئەنجومەنی شارەوانی ئەرزەیەکیانە بە من کە خەدەمات بوو بە کۆی گشتی ئەنجومەنی شارەوانی کە بڵاوم کردێتەوە لە فەیسبوکەی خۆم خەدەماتەکەیان هەڵوەشانەتەوە لەبەر حرمەتی کەمەندامان وتیان ئەم زەویە تەخت و گونجاو ئەبرێ بدەوەخانە ئافرم شارەوانی بۆ ئەو ئیشەی کە کردێ وە بەرهێنان هەموو شەکان ئێستا پرۆژەکەمان لەوایە
موافقەتی وەبەرهێنانی کراوە شارەوانی کراوە زەویمان بۆ تەرخان کراوە چەند ڕۆتیناتێکی دایرەی ماوە دواتر ئەچێتە ئەنجومەنی وەزیران لەوێ کاقوبات ئیمزای کۆتایی یەکات و دێتەوە حیوارە هەموو خانفیدەست تایبەتەکان ببین لەبەر قسەی زۆر خۆش بەڕاستی ینی بۆ یەکەمین جارە لە مێژووی هەرێمی کوردستان شارێک دروست بکرێ بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ کەمەندامان بە ناوی شاری ژیانەوە کە من خۆم ناوەکەم ناوە شاری ژیانەوە بە فعلی ژیانەوەیکی گترە بۆ کەمەندامان و دڵنیاشتانەکەمەوە بەڵێنی کەشمان وەرگتووە لە دوای ئەم پرۆژانە بەردەوامە بن ئەمەی سلێمانی کە هەمیشە پێشەنگ بوو ئەچێتە هەولێر ئەچێتە دۆک ئەچێتە هەڵەبجە لە شارەکانی کەش بە هەمان شێوە بە هەمان کوالەتی شاری تر بۆ کەمەندامان ئینشەڵا دروست دەکرێت کەمەجی دەستخۆشیە من ئەوەی کردم لە مێژووی ژیانی خۆمی ڕێکخراوە یا خەڵک هەرچیڵێ بابیڵێ بەڵام من توانیم لە ساڵێکە 240 بۆ 250 خێزان لە کرێچێتی نەجات بم کێش لە من و لە تۆ زیاتری پێ ئەکرێ دەرگا کراوەیە ئەتوانێت ئەسپی خۆی تاودا ئەتوانێت کاری ڕێکخراوی بکە لە کوردستانە هیچ کەس دەرگای لەسەر هیچ کەس دانەخسووە هیچ کەس دەرگای لەسەر هیچ کەس دانەخسووە ئەو سپاسەشی کە من کردم بۆ کاقوبات لە بانگەشەکانە کەوتم خۆمان و ماڵ و مناڵمان ئەچین دەنگەدەی لە پێناوی خزمەتی کەمەندامانە بوو ئەجینا خوا شاهیدە و لەم کەناڵە ڕاگەیانەوە ئەڵم کە کەناڵێکی ئاسمانیە هەتا ئەم لەحزەیە سامانی کەمەندامان لە دەرگای هیچ بەرپرسێکی نەیەوە بۆ شتێکی تایبەت بەڵام لە خۆشی ئەو 250 شوقەیە و لە خۆشی ئەو هەزار عەرەبانەیە کە بای 122 میلیۆن دینار بودرا بە کەمەندامان من هەموو شتێکم کرد لە پێناوی کەمەندامانەوە وەسپاس بخوا ئەوەی کە خەڵک پیانەوە درۆیە درۆکە بوو بەڕاست ڕاستیەکە چۆ بواری جێبەجێکردن ئینشەڵا بە زووترین کات بەردی بناغیدا ئەنین و کەمەنداما خۆشحاڵەکەی شڵای مەشکار لەسەرەوە قسەمان بۆ کە لە پرۆژەکە کۆتایی پێم خۆشە لە بەردی بناغی ئامادە بن ئینشەڵا زۆر دەستەکانت خۆش بێ زۆر بەخێر بێ سامان حسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستان کە بۆم تەوەرە لەگەڵماندا بووین دووبارە سپاس بەخێرات زۆر بەخێر بێ